نەکەم ئەم خەباتەکە کردومانە خەباتێکی بەرهەمدارە و هەموو لایەکە بێ شانازی پێوە بکەین کە سوکار و دایک و باوکی شەهیدەکانمان شانازی بکەن بە خۆیانەوە وەکو برایانی بەرز ئاماژیان پێدا کە ئەوانە شەهیدن وەکو مردنێکی ئەعتیادی نەمردوون ئەوانە سمبولن هەر یەکێک لەو پۆلە گەنجانێکە هەڵواسراوە و لە دڵی هەر یەکێکمانە هەیە و ئەو شەهیدانی تریش کە لە دڵی هەر یەکێکمانە هەیە دڵنیابن ئەوانە نەچوون داوایەکی خۆیانیان هەبێ بەڵکو داوای میلەتێکیان هەیە داوای نەتەوەیەکیان هەیە لە کێ داوایان کردووە لە دەسەڵاتدارانی وڵاتانی دەوروبەر داوایان کردووە لە دەسەڵاتداری ناوەند نەخر داوایان کردووە لەو حیزبە دەسەڵاتدارانەی کە خۆمان هاتین دەنگمان پێداون خۆمان هێناومانتە سەر کورسی حکومڕانی بەڵام ئاوا بێوەفا و سپڵە بوون بەرامبەر بە خەڵکی کوردستان بەرامبەر بە خوێنی شەهیدەکانمان بۆیە ئەمەوێ ئەوە بڵێم ئەم قسانە نیشانەی بێئومێدبوون نییە ئەڵێم خەباتێکی مەدەنی کە دەستی پێکراوە و بەو ڕێکارە مەدەنی و یاساییانە ئەم خەباتە درێژەیە بێ شێواز و ئالێتەکەیە گۆڕێ بەسەر خەباتی مەدەنی و خەباتێکی یاساییە قبوڵ ناکەین پشت بەخوا هەمومان دەست لە ناو دەسە بین تا ئەگەینە دەرەنجام و نەتیجەیەکی جوان تا حکومەت دەبێ حکومەتی هاوڵاتی بێ پەرلەمانە بێ خاوەنی ئیرادە و دەسەمۆ نەبێ و دەسەڵاتی دادوەریش دەسەڵاتی دادوەری بێ ئەمە پشودرێژی ئەوێ ئەمە خەباتی بەردەوامی ئەوێ بۆیە من لێرەوە ئەڵێم پرۆسەیەکی ترکە لە پێشدەمی هەمومانە بریتیە لە هەڵبژاردنەکان نابێت لە هەڵبژاردنەکان کە پرۆسەیەکی مەدەنیە ئێمە مەویست ببین و بڵین فلان پارتی سیاسی ڕێژەیەکی بەرچاوی کورسی هەبوو بەڵام دوجار ڕێگری لێکرا ئەوەی کە لە خولی چوارەمی پەرلەمانە بینیمان نا بەڵکو بێ بڵین ئەم خەباتە بێ درێژەی پێ بدەین ئەم ئیرادە بێ بەهێزتر بکەین ئێمە ئامادەین قوربانی بدەین بۆ ئەوەی کە خاوەنی ئیرادەی خۆمان بین بۆ ئەوەی کە خاوەنی پەرلەمانە بین خاوەنی ئیرادە بێ و دەسەمۆ نەبێ و هەروە حکومەتیش حکومەتی هاوڵاتی بێ بۆیە ئەڵێم ڕۆکەم ئێوەی خۆشەویست و هەر کەسێک گوێ لێمانە کە بە هەمومان بەرەوە پرۆسە مەدەنیە بڕۆین کە پێڵێن پرۆسی هەڵبژاردن کە ئێستا ئەوە لە پێشدەممانە لە خەباتی مەدەنی با بڕۆین حاڵەتێکی ترسناک هەیە لە سنووری پارێزگای سلێمانیا بە شێوەیەکی گشتی کە ڕێژەی تۆمارکردنی بایۆمەتری ڕێژەیەکە کە لە سلێمانیا ڕێژێکی زۆر کەمە بۆیە داواتان لێ یەکەم با هەر کەسێک بڕوا لە تۆماری دەنگدەران بایۆمەتری لەوێ ناوی خۆی تۆمار بکە و دوجاریش چارەیەکی تر ئەوەیە کە هەموو پارت و ڕێکخراوانەی کە لە دەرەوەی ئەم دەسەڵاتە شکست خواردووەن لە هەرێمی کوردستاندا با بەریەکەوتنی سیاسی لەگەڵ یەکترا کەم بکەینەوە یان بەڵکو هەر نەیهێڵین شان لە شانی یەکتن بکەین هەمومان پێکەوە بتوانین دوجار بەرەیەکی دژە گەندەڵی دروستکەین ئەم بەرەی دژە گەندەڵیە کە هەمومان شانمان لە شانی یەکترتن کردووە بە ئیرادەیەکی بەهێزەوە ئەتوانین تحقیقی کاری گەورە بکەین و کەسمان نەڵێن ئەم لە پێشەوە ئەو لە دوایە ئەبێ هەمومان شان لە شانی یەکترتن کەین بەرامبەر بەو دەسەڵاتە ئەمەش بۆیە ئەم قسەیەکەم چونکم دوای ئەوەی کە زیاتر لە 25 ساڵ لە هەرێمی کوردستاندا ئەم دەسەڵاتە حکومڕانیەکە ئەمڕۆی لە ساڵەکانی تری زۆر خراپترە واتە ئومێد و تروسکاییەک نەماوە بۆ ئەو عەقڵەتێک کە ئێستا ئیدارەی ئەم وڵاتەدا بتوانێت خۆشگوزەرانی و کامەرانی و دادگەریەکی بۆ بێنێتە پێشەوە تەنها هەر ماڵکاولی نەبێ ماڵکاولیەکانیش بینیمان لە ساڵی ڕابردووە چۆن بەسەرمانە هات بە ناوی سربەخۆفرۆشتنی نەوت و دارایی وڵاتەوە چی لە نەوت و دارایی ئەم وڵاتە کرا ژێرخان و سەرخانیان کاول کرد جغرافیای وڵاتیان کاول کرد و تەسکیان کردەوە بۆ ئەو چەند پارێزگایی کە ئێستا هەمانە ئەو هەموو ناوچە گرنگانیان لە دەستداین و هەروەها ئەو مامەڵە نادروست و نالۆژیکیانش کە ئەکرێت لەگەڵ پرسەکاوە بۆ دۆخی ئێستاش ئەوان بەداخەوە خۆیان بەسەرکەوتووە زانوەڵێن کارێکی گەورەمان کردووە دوای ئەوەی کە هەڵەی گەورەیان کردووە و ناواقعیانە مامەڵەیان کردووە حکومڕانیان کردووە و ویست و ئیرادەیان هەبوو بۆ سیاسەتکردن بۆیە دووبارەیەکەمەوە سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە گیانی پاکی شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر و سەرجەم شەهیدانی کوردستان و سڵاو و ڕەحمەتی خوا لە ئێوەی خۆشەویست و بەڕێز